سڵاوتان لێبێ و ئەو کاتەتان باش ماندوو نەبن. بە پێویستی دەزانم لەلایەن پارتی سربەخۆیی کوردستانەوە گەرمترین پیرۆزباییتان لێ بکەم بە بۆنەی 35 ساڵەی دامەزرانی پارتی ئازادی کوردستان کە 35 ساڵە لە پێناو سربەخۆیی نەتەوەی کورددا خەبات و تێکۆشان دەکا و ئەوە جێگەی ڕێز و تەقدیر و پێزانینە کە لە سەردەمێکدا کە پرسی ئەوەی کە هیچ کەس لە ئێمە ئێرانی تر نییە و ئێمە لە هەموو کەس ئێرانی ترین، پارتی سربەخۆیی و پارتی ئازادی کوردستان ئەو دروشمەیان بەرز کردەوە کە کورد نە ئێرانیە، نە عێراقیە، نە سووریە، نە تورکیە. و لە ڕاستیدا گەشەسەندنی ناسیۆنالیزمی کوردی کە من لێرەدا بە کوردیزم ناوی دێنم، گەشەسەندنی ناسیۆنالیزمی کوردی بوو. ڕاستە لە کۆماری کوردستانەوە ناسیۆنالیزمی مۆدێرنی کوردی سەری هەڵدا، بەڵام بەداخەوە دوای کۆماری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی ناسیۆنالیزمی کوردی بەلاڕێدا ڕووی و خۆی گرێداوە بە ئێرانی بوون. بەڵام ئەحزابێکی وەک پارتی ئازادی کوردستان و دیارە پارتی سربەخۆیی کوردستانیش کە پێشتر لە 1988 دامەزرا بوو، ئەو بیرۆکەیان جارێکی دیکە هێنایەوە گۆڕێ کە کورد دەبێ خاوەن کیان و وڵاتی سربەخۆی خۆی بێ. جێگەی داخە کورد بی و خۆت پێ ئێرانی، عێراقی، سووری و تورکی بێ. ئەوە بە شێوەیەک لە شێوەکان جیالەوەی خۆگرێدانەوەیە بە وڵاتانە مەیلێکە، حەزێکە بۆ خۆ بە کۆیلەکردن لە شوارچێوەی ئەو وڵاتە دەستکردانەدا. کورد نەتەوەیەکە خاوەن جوغرافیا و زمان و مێژوو و کولتوری خۆیەتی، خاوەن ئاڵا و سرودی نەتەوەیەتی خۆیەتی، کەواتە نەتەوەیەکە کە دەتوانێت خاوەن کیان و دەوڵەتی سربەخۆی خۆی بێ. ئەگەر لەو ڕۆدا داگیرکەران خاک و وڵاتەکەیان لێ داگیر کردوین، ئەرکی سەرشانی هەموو تاکێکی کووردە بۆ وەرگرتنەوەی ئەو خاکە داگیرکراوە خەبات بکە. نمونەیەکی سادە، تۆ کاتێک ئەگەر دزێک بێتە ناو ماڵەکەت، هەوڵی ئەوە دەدەی ئەو دزە دەرکەی، نەگەوەی بڵێ لەگەڵ ئەو دزە بە ئاشتیانە دەژیم، باسم بۆ لە برایەتی گەلان بکەی، باسم لە فێدراڵی و کۆنفێدراڵی و خودموختاری بۆ بکەی، لەگەڵ دزێک کە هاتووە ماڵەکەی تۆی داگیر کردو. کەواتە ئەرکی تاک بە تاکی کورد ئەوەیە، ئەوەی کە خۆی لەبیر نەچۆتەوە، شناس و هویەت و ناسنامەی خۆی لەبیر نەچۆتەوە، ئەرکی ئەوەیە کە لە پێناو سربەخۆییدا خەبات بکە، بۆ سربەخۆیی خەبات بکە. کەسێک کە بڵێ ئێرانیم، عێراقیم، سووریم، تورکیم، لە ڕاستیدا هویەت و شناسی خۆی لەبیر کردووە و هەروەکی کوتم حەزی لە کۆیلایەتیە، دەیەوێت بە کۆیلایەتی بژیوە، بە کۆیلایەتیش بمێنێتەوە. هەندێک جار پاساوی ئەوە دێنەوە کە ڕەنگە کاتەکە بۆ ئەوە گونجاو نەبێ کە پرسی سربەخۆیی بێتە گۆڕێ. باشە بۆ کات بۆ فێدراڵی و کۆنفێدراڵی گونجاوە لە حاڵێکدا هیچ فارسێک و تورکێک و عەرەبێک لەو وڵاتانەی کە ئێمەیان داگیر کردو هیچ باوەڕێکیان نە بە فێدراڵی هەیە، نە بە کۆنفێدراڵی و نە بە خودموختاری. ئەدی تۆ چۆن لەگەڵ کێ فێدراڵی و کۆنفێدراڵی پێدێنی؟ بۆیە من دیارە کورتی دەکەمەوە، چونکە بڕیار نەبوو بەڕاستی قسە بکەم، تەنیا هەدەفمەوە بوو کە بە بۆنەی ئەو یادە پیرۆزە پیرۆزبایی بکەم
و بڵێم پارتی سەربەخۆی کوردستان و پارتی ئازادی کوردستان لە یەک ڕێچکە و یەک ڕێبازدان و لەو تریبوونەشەوە داوا دەکەم هەموو ئەو هێز و لایەنانەی باوەڕیان بە سەربەخۆی کوردستان هەیە لە پێشدا لە نێو ماڵی کورددا و دواتریش لە نێو نەتەوە غەیرە فارسەکانی وەک عەرەبەکانی ئەهواز بەلوچەکان تورکە ئازەرەکان کاسپیەنەکان بتوانین پلاتفۆرمێکی هاوبەشی نەتەوەیی و نیشتمانی دروستکەین لە پێشدا لە نێو ماڵی کورددا خۆمان ڕێکخەین ئەو حیزب و لایەنانەی باوەڕیان بە سەربەخۆیی کوردستان هەیە بە یەکەوە بتوانین پلاتفۆرمێکی هاوبەش دروست بکەین من پێم خراپ نییە چوونە ناو ئێتلاف یا هاوپەیمانی حیزبەکانی کە لێرە نابێ بڵم ڕۆژهەڵاتی کوردستان چونکە نێوی ئەوان حیزبەکانی کوردستانی ئێرانە پێم خراپ نییە چوونە ناو ئەو بەڵام پێشم باش نییە حیزبێک کە باوەڕی بە سەربەخۆیی بێ بچێتە ژێر قەوارە و چوارچێوەیەک کە کوردستان بە ئێران گرێ بداتەوە بڵێ کوردستانی ئێران لانی کەم دەبوو داواکاری ئەوە بە سلاش ئێرانێک خەتی تیرە ئێرانێک کوردستانی ئێران نییە و ئەگەر لایەنێکی سەربەخۆی خواست بچێتە ژێر ئەو قەوارەیەوە تۆزێک فەلسەفەی وجودی خۆی دەباتە ژێر پرسیارەوە باوەڕی من بەڵام دیسانیش بۆ یەکڕیزی و یەکگرتووی ناو ماڵی کورد تۆ هەندێک جار ناچاری تێچووی سیاسی بدەیت زۆر سپاس دیسانەکانێ 35مین ساڵیادی دامەزرانی پارتی ئازادی کوردستان لە هەموو لایەکتان پیرۆز بێ هەر بژین و سەرکەوتوو بن.